فەرمانبەرە لە وەزارەتی ڕۆشنبیری بەڵام سیستەمی پاشەکەوتکردنەکەی حکوومەت وای کردووە ئەو بڕەپارەی کە وەریدەگرێ بەشی کرەی خان و مەسروفاتی ڕۆژانە و دانەوەی قەرزی کۆمپانیەکان نەکات کە کەلوپەلی ماڵەوەی بە قەرز لەلایەن هێناوە. بۆ ئێستا ڕۆژگار بەهۆی دەرکردنی لەلایەن خاوەن خانووەکەی لە بەردەم مزگەوتی مەولانە خالیدی نەقشبەندی ژیان بەسەر دەبات. ڕۆژگار دەشڵێ لەو چوار منداڵەی کە خوای گەورە پێیداوم سیانیان خوێندکارن دوعاش دەکات کە ئەمساڵ دەرگای قوتابخانەکان نەکرێتەوە چونکە ناتوانێت خەرجی سێ منداڵە خوێندکارەکەی دابین بکات. مارم لە ئیسکان بوو لەوێن دەر ساحەبخانەکە سێ مانگ براکەم قەولی بە مندا کە کرێم بدا ئەویش دەبە ئەوەی ئابووری پێی نەکرا بدا سێ مانگ لەوێ قەرداد مامە ساحەبخانەکە لە ئیسکان گوتی بڕۆ دەرێ لێرە ئالێرە براکەم هات گوتێ من مارم لە زادەی نەکەوی گوتم خانێکم لۆ بگرا لێرە خانێشێکی لە ئافرەتە چی دایمێ لەگە براکەم قسەی گوتی کاکە کرێکە ئەمە لەگەرەکە لەوەش درویان لەگە من کرد کرێکان بۆ مانک و تقریبا 15 ڕۆژ 20 ڕۆژ کریانەدا ساحەبخانی دەلارەکە تەلەفۆن لۆ من کرد گوتی کاکە کە کرێت پێ نادرێت بڕۆ منش گوتم کاکە باشم دەڕۆم بزمە چێنە وەڵام مندارەکانم هینا و فرەمدا ئەو سەرزادەیە و هینامە ئێرە لەبەرێ کرێخانم پێ نادرێ معاشەکەم کە وەردەگرم نیوە حکوومەتی هەرێم دەبا نیوە کۆمپانیا دەبا دوو کۆمپانیا قەردارم کە لۆ قەردم کردێ لۆ مەسروفی قەردم کردیا کۆمپانیەکان لە ڕادبەکەی سنو نامنێت تۆ هەندا کرێخانەکەشم 400,000 بوو لە هەواڵان لە ئیسکان 350,000 ئێستا 950,000 ساحەبخانی ئەولاش قەردانم ئێرش مانک و 20 ڕۆژ قەردانم بە قسەی دەلارەکەی ساحەبخانەکە گوتی کاکە خۆش دەبم بەس بڕاتە دەرێ ینی ئەو باقسا لێم خۆش بووە ئەمیش داکم لێرە بام نمامری خوای کردیا داکم ئۆتۆماری لێر لە شێخ ئەحمەد خانش دوو قاتمانەیە قادی سەری بەتارە سێ نەفەری لەگەرە دەرم کاکە دێم لەگەر تو دەژین با مارم لە زیاترینەکە دێن لەگە مارم دادژین تو ناحەیەمەوە کاکە دی چ بکەم دەنا خانەکەی فرۆشە حەقم بدێکە ئیسلام چی گوتێ حەقی من میراتم چەندە بمدێ ئەمە لێ دێمە دەرێ نا ئەوتە لەگەر تو دەژین دەرێ نا کەیف خۆتە ماری خۆت چێوە دەبێت چێوەنا لە زادی فرەدێ مارمدارە جێرە کسی زاعر و کوری زاعر و ژنی زاعر لە زادە ینی ئەو شۆ تا درێن شوێ ئەمە لێرە نووسیمە لێرە کەتیمە بەس ئاگام لێ شتێکم لێ نەدزن داوا دەکەم لە خوێر خوازە لە دەنومەندەکان یعنی بەهانام بێن سەرەکم لۆ بدۆزنەوە ینی ئەوها نای بەو نوعی وەس ئەم هەر جۆزە فڕە هێستا دەرۆزەکەرەکە لە تراڤلای دەرۆزەی دەکە لەم باشترە یعنی ئالێرە خەرچیێرە لە فۆت شتیان لۆ مندارانم کرێن لۆ مندارانە کڕین ئەوە چار مندارم هەیە چار مندانە داکم هەر زوڵم لێ دەکا حکوومەتیش ئەوە زوڵمی لە ڕادبەکەی هەر دەکا ڕادبەکەی دەتەواتی نادا ها لەو لای ساحەبخانیش هەر زوڵم دەکا بەڵام هەر خۆیتان ساحەبخانیش مافی خۆیتان کاکە